امشو شيني كمان شيني شعر شيني مقام بو جناب امام لبرنامج گلستانی مقام و بسته لرادیو بابان امشو برنامج گلستانی مقام و بسته ترخانه بو سرورکان امام بو اشتاو شواصان سروری جناب امام برنامجتان بلایف پیشکش کردیم لەسەر شەپۆلی 1970 و هەروەها لێرەش لە وایت لایف کافێ لە شاری سپی ئەم بەرنامەی بەلای پێشکەش دەکرێت بە بەشداری چەندی هونەرمەندی ناودار ژەنیاری بەتوانە مامشێر درود بۆ تۆ درود بۆ جەنابی مام شەریجان زۆر سپاس مام شەریجان درود بۆ جەنابی مام درود